بڕیارماندا موچەکانی مانجیەکیان وەربگرن و لە هەمان کاتدا هەڵوێستمانە بێ لە زووترین کاتدا. لەگەڵ دابەشکردنی موچەی مانگی یەک پێشمەرگە کەمەندامەکانی سەنگەر ئەوان موچەکانیان وەرنەگرت و ڕەفزیان کردەوە بەهۆی ئەوەی کە داوای دوو موچەیان دەکرد کە موچەی مانگی دەی ساڵی ڕابردویان وەرنەگرتە بوو. مناتوانتە لای کاکفوات حاجیە بابەکر سڵاو لێ کاکفوات. زۆر سپاس. ئێوە هەڵوێستێکتان هەبوو تایبەت بۆی کە ڕۆژی دووشەمەتان وەکو کۆتاوەدە دیاری کرد بوو. هەڵوێستەکەتان چی ئەمڕۆ؟ ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی پێشمەرگە کەمەندامەکانی سەنگەرمان کرد کە سەرجەم لێ پرساوی لەقەکان لێرە. بڕیار ئێمە داوامان لە سەرجەم دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و داواکاریماندا هەموو شوێنەکان بەداخەوە لە ماوەی 5 ڕۆژێک کەس وەڵامی نەداینەوە بەڵکو میسیان دەستی بەدەستیمان پێ بکەن. بەڵام کەمەندامانی سەنگەر لەبەر 5 مانگە موچیان وەرنەگرتووە. بڕیارماندا موچەکانی مانجیەکیان وەربگرن و لە هەمان کاتدا هەڵوێستمانە بێ لە زووترین کاتدا. ئەو هەڵوێستە چی ئەبێت کاکوات؟ خۆتان لە چەند ڕۆژ داوای بین. باشە دۆخی پێشمەرگە کەمەندامەکانی سەنگەر چۆنە لە ئێستاە؟ ئەوەی کە بەرپرسانی ڕاناچڵەکان ئێش و ئازاری کەمەندامانی سەنگەر بوو لە بەردەمی باقەکان. کەمەندامی سەنگەر کە 5 مانگە موچە وەرنەگرتووە کە داوامان لە حکوومەتی هەرێمی کرد ئەگە هیچ نەبێت لە داهاتی ناوخۆیدا ئەم پارەیە و کات و تەمیلی موچەی و کەمەندانە بکە. کاتێک کەمەندامی سەنگەر پارەی موچەی پێ نەبێ بتە شیرێک بۆ ماڵەکەی بکرێ. ئێمە داواکاری لە چێ بکەین؟ کام بە پرس وجدانی هەیە بەرامبەر ئەم کەمەندامەیە؟ کاکوات تا ئێستا کەسیان موچەی مانجیەشیان وەرنەگرتووە لە ئەو کۆمەڵی ئێوە؟ نەخێر ئێستا بەڵام لە کۆگەر ڕۆژنامەچە کەوتم باوەری بگرن لەبەر لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا بڕیارماندا وەری بگرن. کەمەندامانی سەنگەر کاک حاجی مەلا ئەمین ئەڵە 3000 کەمەندامی سەنگەر موچەی مانجی دەو یەکی وەرگرتووە. بەداخەوە کە ئێمە ئەوەلێتی کۆمەڵەکان بووین هەمووی 3260 کەسمان پشتڕاست کراوەتەوە وەک کۆمەڵی کەمەندامان لە وەزارەتی دارایی کە چۆتە سەوزای دارایی. لەم 3000 کەسەی کە کاک حاجی ئەمین باڵای وەریگرتووە موچەی مانگی دەو یەک کەم ئەندامی سنووری زۆنی سەوزی یەکێتی نیشتمانی کوردستانی تیانێ. کەسیان وەریان نەگرت؟ نەخێر. ئەی وەکو یەکەی هەشتا پێشمەرگە کەمەندام بۆکانی سەنگەر ئەوانیش وەریان نەگرتووە ئەوان 3 موچەی وابزانم. ئەمە حاجی ئەمین خۆی ئەحلانی کردووە لە 2 موچیان وەرگرتووە و ئێمە ئاگاشمان لێ 3 موچەیان پێکەوە وەرگرتووە. ئێوان چارەسەر بوو؟ بەڵێ ئەوەی ئەوان چارەسەر بۆ هیچ کێشەیەکیان نەبووە لەبەر 3000 کەس کە حاجی ئەمین مقابلەی کردووە لە 3000 کەس وەریگرتووە. بەڵام یەک کەسی کەمەندامانی سەنگەری سنووری زۆنی سەوز وەری نەگرتووە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوونەمە زانێرەکان لەبارەی ئەوەی کە هەڵوێستی کەمەندامانی سەنگەر ئەو پێشمەرگای کە کەمەندام بوون لە شەڕەکاندا موچەی مانجیەشیان وەرنەگرت بوو لەبەری داوای موچەی مانگی دەی ساڵی ڕابردووشانەکە کە وەریان نەگرت بوو باماشەوە. بەگوەکو باسیەکەن کە ئەوەی کە سەربەیەکانی هەشتان ئەوان 3 موچەکەیان وەرگرتووە واتە 9 لەگەڵ یەکە. بەڵام ئەمان تەنها موچەی مانجیەشیان بۆ هاتووە بۆی ئەمڕۆ بڕیاریان ناوە کە موچەکانیان وەرگرن تاوەکو بتوان کاری خۆیان پێ بکەن. پاشان ئەمان هەڵوێستی دیکەیانە بێ ئەگەر وەزارەتی دارایی وەڵامیان نەدات.